رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه گەیشتینە ئاەتی 83 سوورەتی بەقەرە. خوای گەورە ئەوجار هەر لە درێژەی بەسەرهاتی بەنو ئیسرائیلەکاندا باسی جۆرە عەهد و پەیمانێکی دیکەمان بۆ دەکات کە خوای گەورە کاتی خۆی وەریگرتبوو لە بەنو ئیسرائیلەکان و عەهد و بەڵێنەکان تەوان بەردەوامن بۆ ئێمەش و تا قیامەتیش بۆ هەموو کەسێکی دیکەی ئیماندار. خوا دەفەرمێ وَإِذْ أَخَذْنَا مِيثَاقَ بَنِي إِسْرَائِيلَ، يعني بیر بکەنەوە ئەی ئیماندارینایە ئەی محەممەد صلی الله عليه وسلم کە ئێمە وەرمانگرت میثاق بەڵێنی گەورە لەکێ لە بەنو ئیسرائیلەکان. بیر بکەنەوە و بیر خۆتانی بێننەوە کاتێک کە ئێمە وەرمانگرت بەڵێن لە بەنو ئیسرائیلەکان. کام بەڵێنەمان لێ وەرگرت؟ بەڵێنەکە کۆمەڵێک خاڵی تێدانە. یەکەم لا تعبدون إلا الله، پێمان گوتن بەڵێنمان لێ وەرگرتن کە نەپەرستن بۆتان نییە بپەرستن جگە لە خوا. لا تعبدون إلا الله، نابێ ئێوە بپەرستن تەنها خوا نەبێ، جگە لە خوا بەندایەتی هیچ جۆرە بەندایەتیەک نابێ بۆ غەیری خوا ئەنجام بدرێ بە هەموو شتەکان، هاجان نوێژە، ڕۆژوویە، دوعایە، ترسانە، خۆشەویستیە، هاوارکردنە، ڕازیبوونە بە حکمەکەی، حەڵالکردنە، حرامکردنە، ئەوانە هەموویان تایبەتن بەخوا. لا تعبدون إلا الله، بەڵێنمان لێ وەرگرتوونە کە ئێوە نابێ بپەرستن جگە لە خوا. ئەوە عەقیدە. وبالوالدین ئیحسانە، و هەروەها بەڵێنیشمان وەرگرتووە لێتان کە لەگەڵ داک و باوکتاندا ئەو پەڕی چاکەکاری بکەن. ئەو پەڕی ئیحسان بریتە لە نەک تەنها واجباتەکانت جێبەجێکەی، یعنی چاکترین جۆر مامەڵە ئەنجام بدەی لەگەڵ دایک و باوکتدا. وبالوالدین ئیحسانە، و بەڵێنمان لێوەرگرتە بوون کە لەگەڵ دایکت و باوکتاندا چاکەکار بن. ئەوە خاڵی دووهەم. خاڵی سێهەم وەذی القوربا، و بەڵێنمان لێوەرگرتوون کە لەگەڵ خزمە نزیکەکانتاندا چاکەکار بن. جا چاکەکاری تەنها لایەنی مادی نییە، سیپارەی دەیە، چونکە خزمی وایە پێویستی بە پارەی نییە، وایە لەوانەیە پێویستی بەشتی دیکە هەبێت لە ڕووی معنەویەوە، سەردانیکردنە، هاتوچۆکردنە، خۆشەویستیە، بەشداریکردنیەتی لە خۆشی لە ناخۆشی، هاوکاریە، یارمەتیە بە هەموو نەوعەکانی. چاکەکاری فەرمانمان پێکردوون و بەڵێنمان لێوەرگرتوون کە چاکەکار بن لەگەڵ خزمە نزیکەکانتان. خزمە نزیکەکانیش تەوان بە پلەیە، وأولو الأرحام بعضهم أولى ببعض في كتاب الله، خزمەکانیش هێندێکیان لە هێندێکیان لە پێشترن، تا دەرەجەی خزمەتیەکەی لە پێشتر بێتەوە طبعا ئەرکی بەسەرتەوە گرانترە و قورسترە. و کە بەعکسی ئێمە جاری وا هەیە ئێمە لەگەڵ خەڵکە دوورەکان باشین، وایە زۆر کەسەیە لە دەرێ دەیگەیە کەسێکی ڕووخۆش، قسە خۆش، مامەڵە خۆش، بەڵام لەگەڵ کەسە نزیکەکانی ئەوانەی هەمیشە لەگەڵیاندایە یان زۆرترین حاڵت لەگەڵیاندایە لەگەڵوان مامەڵەی ناخۆش و تند و خراپە، کە بەڕاستی تەواو ئینسان مەفروزە لەگەڵ هەموو کەس باش بێ، بەڵام ئەوانەی کە زۆر لەگەڵتن یا زۆر لێت نزیکن لەگەڵوان باشتر بی. طبعا خێرەکەی زۆر زۆرترە. تۆ لەگەڵ خوشک و برا و داک و خزم و نزیکەکانی خۆت ڕوت خۆش بێت و قسەت خۆش بۆ مامەڵەت نەرم بێ باشە. کەسێک ساڵە جارێک دەیبینی یا بە دوو مانگان جارێک دەیبینی لە بازاری چۆنی چاکێک تۆقەیەک ڕووخۆشێکی دەدەیە، ئەوە هیچ مهمەیەکی تێدا نییە، ئەوە تەسەنوعە بە هەموو کەس دەکرێت بەڕاستی. بەس ئینسان چاکەکاری لە خۆی دابکا بە سیفا، لە خۆی دابێنێتە جێ لەگەڵ هەموو خەڵکی بە تایبەتی ئەوانەی زۆر لەگەڵتن. وەذی القوربا، و بەڵێنمان لێوەرگرتون کە لەگەڵ خزمە نزیکەکانتاندا چاک بن. پاشان وەلیەتامە، و هەروەها لەگەڵ هەتیوان. بێباوک چێە؟ هەتیو یعنی بێباوک طبعا بۆ ئینسانی ئەو کەسە بە هەتیو حسابە کە باڵغ نەبوو بێت و بابی نەمابێ، وایە طبعا ئەوەی داکی نەبێ لە ڕووی یعنی بە مستەڵەحی دینی پێی ناگوترێ هەتیو، کە لە ناو ئاژەڵاندا بەعەکسەوەیە، چونکە ئاژەڵ بابی دیاریکراویان نەها، بەس داکی دیاریکراویان هەیە. ئەوان ئەگەر داکیان نامێنێ یەتیمن، هەتیون و پێویستیان بە ئاگا لێبوون هەیە. بەڵام ئینسان طبعا بە بابی طبعا هەتیو دەبێ، بۆیە چاکەکار بن لەگەڵ هەتیوان. چاکەکاریش تەنها دیسان لایەنە مادیەکە نییە بەڕاستی. جاری وایە هەتیو دەوڵەمەندە،
زەکاتیشی پێ ناشێت تەوە ناکرێت زەکاتی پێ بدەیت سەدەقەشی پێ ناچێت نابێت سەدەقەشی بۆ بەیەگەر فەقیر نەبێ کە خەڵکی ئێمە تەوان خراپ حاڵی بووە پێی وایە کەسەکە هەتیو بوو هەر چەندە دۆڵەمەندیش بێ هەر دەکرێت سەدەقەی پێ بکەی و خێری پێ بکەی و پارەی بدەیە و زەکاتی بدەیە نا بەعەکسەوە منداڵی هەتیو ئەگەر پارەی هەبوو دەبێت زەکاتیشی لە ماڵەکەی دەربکرێ ها دەبێت زەکاتیش لە ماڵەکەی بدرێ لەلایەن وەلیەکەیەوە بەڵام لە ڕووی معنەویەوە ئینسان دەبێت ئاگای لە هەتیوی بێ بەڕاستی چونکە مادە کە لێنی باوی ناگرێتەوە جانی بە معنەویەکەی دیکە کە ئینسان دڵنەوەی کەسە هەتیوەکەی بکە و ئاگای لی بێ سەرپەرشتی بکە پەروەردەی کا گەورەی کا بە چاکی و بەباشی تەمەنەوە چاکەکردنە لەگەڵی بۆیە هەتیو لە خەڵکی ئێمێستاوی خێرە دەکە بە زۆری بە پلەی یەکەم دەڵێ چێ هەتیوی هەنا وایە چێ هەتیوی هەنا هەر بڵێ فڵان کەس هەتیوی هەیە بەبێ پرسیار کە ئەرێ وەزعی مادی باشە یا خراپە تەوان باکی نییە کە مع العلم لەوانەیە زۆر جار خەڵکی زۆر مستحقتر هەبێت لە ڕووی مادیەوە بۆ خێرپێکردنێ ها بەڵام هەتی و هەر چۆنێکی بێتەوان پێویستی بە ئەگەر لە ڕووی مادیەوە پێویستی پێبوو بەڵێ هاوکاریکەی بەڵام ئەگەر ئەوە نەبوو تەوان مەرزنیە چاکە لەگەڵکردن تەنها پارە بێ وەلمەساکین و هەروەها چاکە بەڵێنمان لێوەرگرتوون کە چاکەکار بن لەگەڵ هەژاران لە قورئانەدا هەندێک جار لەوانەی زەکاتیشیان پێدەچێت باسی فەقیریش کراوە باسی میسکینیش کراوە وایە تەوان کە دەیکەینەوە کوردی بە هەردووکیان هەر دەڵێن هەژار فەقیر وایە بەڵام لە حەقیقەتدا جیاوازن فەقیر کەسێکە کە هیچی نییە هیچی نییە ئەوەی کە وەک دەڵێ بەشی ڕۆژانەی دەستکەوتی نییە بەڵام میسکین کەسێکە هەیەی بەڵام بەشی پێداویستیەکانی ژیانی ناکە بەشی پێداویستیەکانی ژیانی ناکە بۆیە مەرزنی ئەو کەسێک کە تۆ هاوکاری دەکەی یارمەتی دەدەی چاکەی لەگەڵ دەکەی ئللا وەک دەڵێ لە ماڵێک کەوت بێت و نەخۆش بێت و نەخۆشیەکەشی بەنەوعێک بێ وەک دەڵێ پاروی بە قورجەوەکەن یا بەلۆکەی ئاوی لە زارێکە کە دیسان ئەوەش خەڵک هەیە خراپ تێگەیشتووە ستا بڵێ فڵان کەس فەقیرە لە خانووی هەیە کە خانووی هەبوو پێی واتاوە لە ڕێزی فەقیران هاتۆتە دەرێ خۆگاورە خانووی ناژێ خۆ نابێت لەکوێ بژی عنی خۆ ناکرێت لەسەر جادەی بێ وایە مەسەن کاورە مەعاشخۆرە بەڵێ لەوانەیە مەعاشخۆر بێ 300 400 500 هەزاری بدرێتێ بەڵام 500 هەزاری لەوانەیە هەبێ بەڵام مانگانە پێویستی لەوانەیە بە ملیۆنێکی بێ وایە ئەو جۆرە کەسانە میسکینن خێریان پێدەچێت زەکاتیان پێدەچێت و دەبێ ئینسان عادەتەنیش فەقیر دیارن فەقیر دیارن خەڵک وەک دەڵێ ئاگایان لێتی کەم محتاج دەبن لە ناو میلەتی موسڵماندا هەتی و کەم وا هەیە گەر بگەڕێ ئەوانەی ئێستا هەتیون ژیانیان بەراورد کە لەگەڵ ئەو کاتێک کە بابیان هەبووە لە ڕووی مادیەوە زۆر باشترن زۆر باشترن بەڵام تەمان ئەوە هیچ کەلێنە ئەوەکە بەڵام لە ڕووی مادیەوە بۆیە چاکەکردن میسکین و فەقیریش جاری وا هەیە لەو ڕۆژانەیەکێک سەلە و شتی خۆراکی هەبوون تێندێک خەڵکم پێ بڵێ بەس بنمونە ناوەکانم بۆ بنووسە لە بەرامبەریش دابنووسە یا نەخۆشە یا بنمونە ئەوەندە منداڵە سەقەتەی هەیە ئەوەی هەیە یعنی تۆ ئیلا دەبێ کەسەکە خەریک بێ ڕوحی دەرچێ لە برسان بمرێ ئەو جار یارمەتیەکەی بۆ بی و خێرەکەی بۆ بکەیت تاوان مەرز نییە میسکین ئەوانە نین میسکین کەسێکە پێداویستیەکانی ژیانی وەکو خەڵکی دیکە نییە دەکرێت ئینسان لەگەڵ ئەوانەش چاکەکار بێ خوا بەڵێنی وەرگرتووە پاشان دەفەرمێت وەقولوا للناس حسنا و بەڵێنیشمان لێ وەرگرتە بوون کە ئێوە قسە بکەن لەگەڵ خەڵکیدا بە حوسنا یعنی بە جوانترین قسە بە جوانترین گفتار بە جوانترین وشە بۆیە ئینسان لە کاتی گفتوگۆکردن و قسەکردندا نە قسەی جوان هیچ ئینسانی مسلمان نابێت قسەی ناشرینکە وایە واجبە لەسەر قسەی جوان بکەی لە جوانەکانیش ئینسان دەبێت بە دوای جوانترینەکاندا بگەڕێ بە تایبەتی ئەوەی داوای دەکا ئەوەی دەیەوێت ببێتە پێشەنگ ئەوەی قسەی خێر بۆ خەڵکی دەکا ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن إنسان دەبێت ئەحسەنەکەی بە دوای چاکترینەکەی وەقولوا للناس قسە بکەن لەگەڵ خەڵکیدا بە قسەی بە جوانترین قسە بە باشترین قسە موسا کاتی خۆی چۆتە لای فیرعونی خۆی بەخوازانی بە پێی دەڵێ وەقولا له قولا لينا قسەی لەگەڵدا بکەن بە قسەی نەرم ئەوە لەگەڵ فیرعونی هەی لەگەڵ ئیماندارێک کە وەکو تۆ ئیماندارە لەگەڵ برایەکەت خوشکەکەت کەسە نزیکەکانت بێگومان ئینسان دەبێت قسەی
چونکە قسە ها ئینسانەگەر هیچی لە دەستنێ خوا هێندە بە ڕەحماها بە قسەی خۆش ئینسان دەکرێت وەک دەڵێ تای تەرازوەکانی خۆی قورس کاوانە ئەلکەلیمەت و طەیبەت و سەدەقەها جاری وایە قسەیەکی خۆش وایە لەگەڵ کەسێکی ئیمانداردا بە سەدەقەت بۆ حسابە دەگەی بە کەسێکی ئیماندار بە ڕووی خۆش ڕوبەڕووی دەبیەوە بەس ڕوو جاری وایە قسەکەش نێها هەر زەردەخەنەیەک و دم و چاو کرانەوەیەک لە بەرامبەر کەسێکی ئیمانداردا بۆ دەبێ بە سەدەقە بۆ دەفەرمێ قسەش بکەن یعنی بەڵێنیشمان لێوەرگرتوون کە قسە بکەن لەگەڵ خەڵکیدا بە قسەی جوان پاشان دوای هەموو ئەوانەها دەفەرمێتی و ئەقیم الصەلاتە و بەڵێنیشمان لێوەرگرتوون کە نوێژەکانتان بە جوانی و بە باشی بەو شێوازە ئەنجام دەن کە خوا فەرمانی پێکردوون وازحە و ئات و زەکاتە و هەروەها بەڵێنیشمان لێوەرگرتوون کە زەکاتیش لە ماڵەکانتان دەرکەن ئەگەر دیقەتێکی وردی ئاەتەکەی بدەین دەگەینە چ نەتیجەیەکی یەکەم جار باسەکە باسی عەقیدەیە وایە لا تعبدون إلا الله خوا پێمان دەفەرمێ جگە لە خوا کەسی دیکە مەپەرستە و هاوبەشی بۆ بڕیار مەدە وایە بەڵام دواتر پێشەوەی باسی نوێژمان بۆ بکە وایە باسی کۆمەڵێک هەڵسوکەوت و مامەڵەی دنیاییمان بۆ دەکا کە ئینسانەکان دەبێت لەگەڵ یەکتریدا ئەنجامی دەن وایە چاکەکردن لەگەڵ دایک و باوکتدا شتێکی دنیاییە وایە لەگەڵ خزمە نزیکەکانت شتێکی دنیاییە بە ڕواڵەت وایە هەتیوان هەژاران قسەکردن لەگەڵ خەڵکیدا ئەوە ئەوجار باسی عیبادەتە ئەوە تێمان دەگەێنێ کە ئەوەی ئینسان دەگەێنێتە بەهەشتێ تەنها نوێژ و ڕۆژوونین بەتەنێ وایە و تەنها عەقیدەش نییە عەقیدەی پاک دەبێت فێری ستکە دەبێت فێری هەڵسوکەوتی جوانت کە وایە و دەبێت فێری عیبادەت و بەندایەتی و خواپەرستی چاکیشت کە ئەگەر عەقیدە فێری ئەوەی نەکردی لەگەڵ خزم و کەس و داک و باب و دەوروبەردا چاک بێ و ئەگەر فێری ئەوەی نەکردی نوێژێکی بەخشوع و ملکەچیەوە بکەی و ڕەزیلی و بەخیلی لە دڵدا دەرنەهێنای ئەو عەقیدە پاکیەی کە ئینسان ئیدعای دەکات فلسێکی قەڵب نایەنێ بۆ قیامەت بۆیە ئەو جار خوا دەفەرمێ ثمە پاشان پاش ئەوەی کە ئەو بەڵێنەمان لێوەرگرتن تەوەلەیتم پشتان لە بەڵێنەکان کرد و بەڵێنەکەتان جێبەجێ نەکرد ئیلا قەلیلەن تەنها کەمێک لە ئێوە نەبێ کەمێک لە ئێوەی جوولەکە نەبێ اینجا دەفەرمێت و ئەنتم معرضون و ئێوە پشتان هەڵکرد جا ئەگەر ئەوەش ئینسان دقیق شارەزای زمانی عەرەبی بێ لە عەرەبیدا تەوەلەیتم لەگەڵ معرضی هەردووکیان یعنی پشتکردن حاڵین لێ بەڵام عولەما دەفەرمون ئەگەر تەوەلەیتم بەتەنێ باە تەوەلەیتم لە کاتی شەڕەدا خوا دەفەرمێت پشتیان هەڵکرد پشت ئەو تەوەلێ پشت هەڵکردنە کەسەکە پاشەکشەی دەکا بەڵام بۆچی بۆ ئەوەی لە شوێنێکی دیکە بسێ پشتی برادەرەکانی بە قووەت کا و بەهێزکە ینی هەڵاتنێکی یەکجاری نییە حاڵن لێ بەس کە معریضی لەگەڵ بوو یعنی بەڵێنەکەت شکان و نەشگەڕایەوە سەر بەڵێن جێبەجێکردنەکەی یعنی کە بەس ئەوەندەی گوت ثم تەوەلەیتم إلا قليلا منكم یعنی ئێوە بەڵێنەکەتان بە شێوەیەکی کاتی جێبەجێ نەکرد بەڵام دوایە گەڕانەوە بۆ بەڵێنەکەی حاڵین بەڵام ئێستا نا ئێستا خوا دەفەرمێت ئێوە بەڵێنە پشتان لە بەڵێنەکەتان کردن کەمێکتان نەبێ و ئەنتم معرضون هەر ئاوازمانەوە بەڵێنەکەتان هەر بەشکاوی هێشتەوە و دواتر جارێکی دیکە نەگەڕانەوە سەر جێبەجێکردنی بەڵێنەکانی پێشووتان پاشان دەفەرمێت وەئیذ ئەخەذنا میثاقەکم بیر بکەنەوە کاتێک کە وەرمان گرت لێتان بەڵێن دیسان بەڵێنەکە چی بووە ئەو جارەی لا تەسفیکونە دیماءەکم خوای گەورە دەفەرمێت بەڵێنمان لێ وەرگرتن کە ئێوە خوێنی خۆتان نەڕێژن خوێنی خۆت نەڕێژی ئینسان بۆ خۆی خوێنی خۆی دەڕێژێ ئێستا وانە ئێستا خەڵکەی خۆی دەکوشێ بەڵام بە زۆرینە کە دەڵێ لا تەسفیکونە دیماءەکم خوێنی خۆتان یعنی خوێنی یەکتری کە مسلمانان هەمیشە بێک جەستە بێک لاشە بێک کەس حساب دەکرێت وایە لا تەسفیکونە دیماءەکم خوێنی خۆتان ناڵێ خوێنی خۆتان یعنی خوێنی یەکتری نەڕێژن مەبەستەکەی ئەوەیە وازحە ئەوە یەک ولا تخرجونە ئەنفوسەکم من دیارکم وە بەڵێنشی لێ وەرگرتن کە دەرنەکەن خۆتان لە ئاوادانیەکانی خۆتان ئەوەش یعنی هێندێکتان لە ئاوادانیەکان یەکتری بەدەر نەنێ وازحە ثم أقررتم پاشان ئێوە دانتان بەو بەڵێنەدا هێنا و ئەنتم تەشهدون هەر بۆ خۆشتان شاهید بوون لەسەر بەڵێندانەکانت وازحە کاتێک
وەرمانگر لێتان بەڵێن چەند خاڵی تێدا ئەو ئاەتە دوو لا تەسفیکونە دیماءەکم بەڵێنمان لێوەرگرتن کە خوێنی یەکتری نەڕێژن ولا تخرجون أنفسكم من دياركم هندكتان درنكن لآودانيكاني خوتان ثم أقررتم إيودانتان بو بلينا دا هنا يعني اعترافتان كرد ببلينك وعدتان دا بلينك جيبا وأنتم تشهدون بو خوشتان بون بشاهد لسر خوتان بلام ثم باشان أنتم هؤلاء أنتم إيوة أوانتان ها أوانتان كاستاهنوا خوتان بشوين كوتي موسای دەزانن یان خۆتان بەجێبەجێکاری تەورات دەزانن تەقتولونە ئەنفوسەکم هاتن چتان کرد خۆتان کوشت یعنی کەسی دیکەتان کوشت بۆ خواوا دەڵێ دیسان چونکە تۆ کەسێک دەکوژی جارێ مسلمان هەموو وەکو یەک جەستەی وانەوە لەو ڕوێەوە لە ڕوویەکی دیکەوە کە کەسێک دەکوژی چێ تاوانبار دەبێ چێ مستحقی ئاگری دەبێ خۆت تەوان زەرەرەکە بۆ خۆتە سێم تەمان ئەگەر کەسێکت کوشت ئەگەر حکمی ئیسلامی و دینی هەبێت تەوان دەبێت بکوژرێەوە وایە وەگەوەی وایە بۆ خۆتت کوشت بێ بۆیە دەفەرمێ پاش ئەو بەڵێنە ئێوە ئەوانەتان تەقتولونە ئەنفوسەکم خۆتان کوشت یعنی هێندێکتانتان کوشت ئەوە یەک وتخرجون فريقا منكم من ديارهم وهندێکتان بەدەرناو دەرتان کردن لە ئاوەدانیەکانیان ئەوە تاوانێکی دیکە وازحە تاوانێکی دیکەتان ئەوە بوو تەظاهرون عەلەیهم یارمەتی یەکتریتان دەدا یارمەتی خەڵکی دیکەتان دەدا دژی هاودینەکانی خۆتان دژی ئەوانەی کە وەکو خۆتان دیندار بوون بالئیثمی والعدوان بە تاوان و دەستدرێژیکردن ئەو ئاەتە ئەگەر دیقەت دەینێ ئەو کەسەی کە جەریمەکەی قەتڵ دەکا لەگەڵ ئەو کەسەی کە دەبێتە هاوکاری کەسی قاتل یەک حکمی هەیە بۆ معلوماتان ئەو کەسەی کە خەڵکی لە گوند و شار و ئاوەدانیەکەی خۆی بەدەرنەندێ یەکێکی دیکەش بەس یارمەتی دەرە بە ناڕاستە و خۆی کار ئاسانی بۆ کەسە زاڵ مستەم کارەکەی دەکا لە قیامەتێ یەک حکمی هەیە و یەک سزای بەسەردا جێبەجێ دەکرێ لە ڕووی دینیشەوە ئێستا ئەگەر بە 100 کەسێکی بکوشن خۆ 100 کەسەکە گولەی ناتەقێنێ مەزێگەر قەرارەکە بڕیارەکە 100 کەس ئیمزای کرد بێ بە قسەی 100 کەسێک کوژرا بێ طبعا هەر 100 کەسەکە دەکوژرێتەوە لە سەردەمی ئیمامی عومەردا ئیمامی عومەر 5 کەسی لە بەرامبەر کوشتنی یەک کەسدا کوشتونەتەوە فەرموویەتی ئەگەر 1000 کەس شەریک بە لە قەتڵی کەسێکیدا هەر 1000ەکەم دەکوشتەوە حاڵی لێ بۆیە قەتڵ ئەوەی قەتڵەکەی دەکا ئەوەی تاوانەکەی دەکا و ئەوەشی کە دەبێتە یارمەتی دەری تاوانەکەی جەریمەکەیان وەکو یەکە ئاەتەکەی گەدیقەت دەینێت ثم أنتم هؤلاء تقتلون أنفسكم تاوانی یەکەمتان بەڵێن شکێنی یەکەمتان ئەوە بوو کە هێندێکتانتان کوشت وتخرجون فريقا منكم من ديارهم هێندێکتان دەرکرد لە ئاوەدانیەکان تظاهرون عليكم بالإثم والعدوان يعني دەبوونە یارمەتی دەریان یا یارمەتی دەری یەکتری لە دژی یەکتری بە تاوان و طبعا دەست درێژی کردن و ئەوە لە جوولەکەی طبعا لە مەدینەی دوو تیرەی تێدا بەنو نەظیر و بەنو قوڕەیضەی تێدا بوون 20تان هەردووکیان جوولەکە بوون بەنو نەظیر و بەنو قوڕەیضە هەر یەکەیان بوونە هاوپەیمانی یەکیان هاوپەیمانی ئەوسیەکان بوون ئەوس و خەزرەجی لێ بوون کە پێش پێغەمبەر دوژمنایەتیان هەبوو هێندێکیان هاوپەیمانی خەزرەجیەکان بوون هەر کاتێک فیتنەی شەڕەکان خەریک دەبوو بکوژێتەوە طبعا ئەو جوولەکانە دەچوون لە لایەکی ڕافیتنەکەیان دروست دەکردەوە کە لە کاتێکدا زۆر جار ئەو کەسەی کە دەیان کوشت هاودینی خۆیان بوو وەکوان جوولەکە بوو وەکوان ئیمانی بە موسا و بە حساب بە تەورات هەبوو و پابەند بوو بە بنەما ئەوەکان بەڵام دەچوون هاوکاری بتپەرستەکانیان دەکرد لە دژی هاودینەکانی خۆیان جاخوا دەفەرمێت تەظاهرون عەلەیهم بالئیثم والعدوان هاوکاریان دەبوون لە خەڵکی دیکە یعنی بە تاوان و دەستدرێژیکردن ئەو جا جەریمەیەکی دیکەتانەوە بووە ئین یەئتوکم ئوسارا ئەگەر دیلیان بۆ هێنابانەوە توفادوهم دیلتان بە پارە دەکڕینەوە تەوان لە دینی ئێمەدا دروستە دیل بە پارە بفرۆشی و بە پارە دیل بکڕیەوە بەڵام لە دینی یەهودی تەوان لە تەوراتدا ڕێگە نەدرابوو ئەگەر دیلت لەکن بێ بە پارە بفرۆشی و ئەگەر خەڵکیشت بوو بە دیل لەکن کەسێکی دیکە بە پارە بکڕیەوە حاڵێن لێ
بەڵێنیشیان دابوو بەخوای کە بەڵێنەکەی جێبەجێکەن بەڵام دواتر وئن یەئتوکم کاتێک کە بۆیان دێنانەوە ئوسارا دیلەکان توفادوهم دەچون دیلەکانتان دەکڕیەوە یان بەعکسەوە گە دیلتان دەکەوتەکنێ دیلەکانی خۆتان دەفرۆشت وهو محرم عليكم إخراجهم لكاتك دا حرام كرابو لسر إيوة خلقي دركن لآوداني وشاركاني خويان حلال نبو لتورات دا هیچ کەس بە تۆبزی بە زوڵم بەستەم لە ئاوەدانیەکەی خۆی دەربکرێ خوا حرامیشی کرد بوو بەڵام ئێوە هەر دەچون خەڵکتان لە شوێنی خۆیان و لە جێگای خۆیان بەدەردەنا جاخوا دەفەرمێت ئەوە کە بۆ ئێمەشا ئەفەتؤمنون ببعض الكتاب وتكفرون ببعض ئێوە ئیمان دێنن بە بەشێک لەو کتێبەی کە بۆتان هاتۆتە خوارێ یا بە بەشێک لەو کتێبانەی کە خوار ناردوونیەتە خوارێ وتكفرون ببعض وبباورش دەبن بە هێندێکی دەکرێشتیوە ئێمە وەکو ئیمان جارێ دەکرێت ئیمانمان بە قورئان هەبێ بەڵام بە تەورات و ئینجیل و زەبور و سحوف نەبێ بێگومان ناکرێ ئەوە یەک ئەی دەکرێت لە ناو قورئاندا ئیمانمان بەو ئاەتانە هەبێت کە لەگەڵ مەسلەحەت و بەرژەوەندی خۆماندا دێنەوە و دەگونجێن بەڵام ئەوانەی کە لەگەڵ مەسلەحەت و بەرژەوەندی دنیاییماندا نایەنەوە ئیهمالیان کەین و پشتگویان خەین بێگومان ناکرێ ها ئەوە سیفەتی جوولەکەکان بووە ها جوولەکە عادەتیان وابوو کاتێک کە بێکەوە خلافێکیان پەیدا دەبوو کێشەیەکیان پەیدا دەبوو زۆر جار کە دەچوونە لای ئەحبارەکانی خۆیان زاناکانی خۆیان حکمیان بۆ دەکردن بە تەوراتێ کە یەکێک دەیدۆڕاند دوای دۆڕانەکەی دەیگوت وەڵام با بچێنە لای محەممەدی بە ئەو کەسێکی عادیل و دادگەرە بەڵام لەبەر عەدالەتەکەی نەبوو ها بەڵێ پێغەمبەر عادیلە بەڵام لەبەر عەدالەتەکەی نەدەچون ها ئەوان لەبەر چی دەچون جارێکیان ئافرەتێکیان زینای کرد بوو تەوان بردیان بۆی حەدی بەسەردا جێبەجێکەن حاڵی ئەحبارەکەیان زاناکەیان گوتیان دەبێت ڕەجم بکرێ تەوان ڕەجم لە دینەکانی کەشدا هەبووە ها ئافرەت کە شووی کرد یا پیا و کەژنی هێنا و زینای لێ ئیثبات بوو دەبێت بەرباران بکرێ هێنایانە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم وتیانەی پێغەمبەری خوا ئەو ئافرەتە زینای کردووە پێغەمبەری زانی بۆ چی هاتەوە فەرمووی لە تەوراتدا چۆن باسی سزای زیناکەری کراوە گوتیان گۆڕیان تەوان قسەکە گوتیان لە لای ئێمە ئەو کەسەی زینای دەکا دموچاوی پیسایی تێ هەڵدەسوین و بە پێچاوی خەڵکیدا دەیگێڕێن پێغەمبەریش فەرمووی نا بڕۆن سەیری تەوراتەکەتانکەن لە تەوراتەکەی ئێوەشدا باسی ڕەجمە باسەکە باسی ڕەجمە کە زانیان پێغەمبەریش صلی الله علیه وسلم هەر قەراری ڕەجمی بەسەردا دەسەپێنێت و بەسەردا جێبەجێ دەکا ڕێک وازیان هێنا هاجا ئێستاش ئەو حاڵەتە زۆرە ها لە ناو موسڵمانانیشدا ئەو کەسانی کە بە تایبەتی لە شتی کەشدا هەیە هەمانە ئێستا لە بنمونە لە ڕووی عەقیدە و ئەوانەوە لەوانەیە زۆر عەقیدەی پاک بێ بەڵام لە معاملە و کڕین و فرۆشتندا جاری وایە زۆر باش نییە وایە هەیە بنمونە مامەڵە و هەڵسوکەوتی لەگەڵ خەڵکی لەوانێ زۆر باش بێ بەڵام عیبادەت و خواپەرستیەکانی وەکو پێویست نین قەستم دین هەمووی بەیەکەوەیە بەڕاستی تەکمیلە و تەواوکەری یەکتریە ئەو کەسەی عەقیدەی پاکە دەبێت مامەڵەشی پاک بێ عیبادەتیشی پاک بێ محاولە بکە ئینسان حەدی ممکن تەبەن کەس 100% دینی هەمووی پێجێ بەجێ ناکرێ بەس ناکرێ باوڕت پێی نەبێ باوەڕبوون دەبێ بە پیتی قورئانی هەمووی وەکو یەک بێ باوەڕەکە وایە بۆی فەرقی هەیە یەکێک بەنمونە ڕازی نییە بەوەی کە خوای گەورە سزای بۆ زیناکەری داناوە کە ڕەجم بکرێت باوەڕی پێ نییە و پێی وا بێستەمە و زوڵمە جیاوازە لەگەڵ یەکێک کە تووشی هەڵەکەی بۆ بەڵام زروفەکەی ئێوە نییە بنمونە سزاکەی بەسەردا جێبەجێکرێ باوەڕی پێێتی بەس بەسەریدا جێبەجێ نەکراوە وایە یەکێک پێی وا بێت دەستبڕینی دزی زوڵمە طبعا جیاوازە لەگەڵ کەسێک کە دەزانێ حەقە دەستی ببڕدرێ بەڵام وەزعەکەی ئێوەی نییە ئێستا لەبەرەوەی حکمی ئیسلامی نییە بۆیە بە هیچ شێوەیەکی خوای گەورە لە جوولەکەکان و بە جوولەکەکانی گوتووە و ئاەتەکە بۆ ئێمەیە ئەفەتؤمنون ببعض الكتاب وتكفرون ببعض ئێوە باوەڕ دێنن بە بەشێک لە کتێبەکەتان و بێ باوەڕ دەبن بە بەشێکی ئەگەر کەسێک وابوو ئێستاش خەیە کە دەچێتە لیژنەی فتووە یا قەزیەکی دەکەوێتە لیژنەی فتووە چەندان جار هەبوو خەڵک لەمنی پرسیوە لە مامۆستایەکەی پرسیوە دەچێت پێشەوەی لەگەڵ ئەو کەسەی کە ناحەزیەتی دژیەتی بچێتە لە لیژنەی فتووە دەچێت پرسیار دەکات بزانە دەیباتەوە یا دەیدۆڕێنێ یعنی کەوی باتەوە ئامادەیە بچێ بەڵام کە بزانێ دەیدۆڕێنێ یا ناچێ خۆی دەچێتەوە یا دەچێت سوڵحی لەگەڵ دەکات بە نەوعێکی دیکە کەمتر
بە زەرێکی تەمان ئەو بێدینیە ها زۆر خەتەرە یان هەتا ئی مەحکەمە و قانونیش بەڕاستی ناکرێتەوە قانون و محکەمەت تەنها لە مەسلحەتدا قبول بێ کە ئینسانە گەریمانی بە قیامەتێ هەبێ بەڕاستی قازانج ئەوەیە ئینسان بە حکمی خوای رازی بێ ها وایە قازانج ئەوەی حکمی خوات بەسەردا جێبەجێ بکرێ ئەو کەسەی قەتڵی دەکا قازانجەکەی ئەوەی نییە بە درۆخۆی ڕزگارکە قازانجەکەی ئەوەیە ئەگەر قەتڵی کرد بێ اعتراف کات و مەسەلەن سزای قەتڵ و کوشتنەوەی بەسەردا جێبەجێ بکرێ پاک دەبێتەوە خۆ ئەگەر پێی رازی بێ وایە دزێک بۆ خۆی اعتراف بە دزیەکەی خۆی بکات بە نمونە ئەگەر حکمی ئیسلامی هەبێ دەستی بردرا پاک دەبێتەوە خۆی سا قازانجەکە دەستێکی بردریان بچێتە جەهەنەمێ بە چەندان ساڵ تێدا بمێنێتەوە ها بەڵام هێندێک شتی دیکە بەدەست خۆمانە بە نمونەگەر لەگەڵ لەسەر ماڵ و سەروەت و سامان لەسەر عەرزێکی من و تۆ خلافمان هەیە بە نمونە خۆ من ئەگەر چوینە لیژنەی فتوا و دۆڕاندم بەڵام رازی بووم بە حکومەکەی طبعا ئەگەر لە حەقیقەتدا شتەکە ئیمیش بێ هەر قازانجم کردو بەڕاستی ئەگەر حسابی قیامەتێ بکەی ها ئەی ئەگەر ئیتۆ بێت و درابێ بە من دەبێت لەم پێی خۆش بێ ناخۆش یعنی ئاگرت بۆ هاتووە تەمە سزات بۆ هاتووە ها پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دوو کەس دەهاتن کێشەیان دەبوو دەیفەرموو ئاگاتان لێی بێ ئەمنیش وەکو ئێوە ئینسانم ها جاری وا هەیە کە کێشەکەتان دێنە لای من یەکێکتان لە یەکێکی زمان لوستر و قسەزانترە لەوانەیە حەقی یەکێکی بدەم بە یەکێکی دیکە ئەگەر بە نەحەق شتێکم دانێ دەیفەرموو وەری مەگرن چونکە وەکو ئەوەی وایە بە ئاگر هەمەوەستم بەرمونە تۆ گەل لە لیژنەی فتوات بردەوە لە دڵی خۆشتدا دەزانی ئیتۆ نییە بەڵام شاهیدەکانی تۆ زمان لوستر بوون بەڵگەکانی تۆ بە قوتر بوون خۆ کابرای مفتی ئەوە نییە مەلایکەت نییە علمی غەیبی نییە هەشی بێ نابێ بە غەیبی شێ بکەی ها دەبێ بەشتی ظاهری شێ بکەی ها لە محکەمەی حاکمێک یەقینیە بێ کەسێک قاتلە طبعا بۆی نییە بە علمەکەی خۆی شێ بکە ها دەبێ بە شاهید و دەوروبەر ئەوەکەی شێ بکە وایە بە بەڵگەکان دەبێ شێ بکە بە نمونە ئەگەر بە بەڵگە دنیایەکان کەسەکە ڕزگاری بوو یعنی قاتل نییە هەر ئەو دنیایەکەی لەسەر لاچۆی قیامەتەکەی هەر لەسرە بۆیە بەوەی کە لە محکەمەی دەبێتە ئیتۆ لە لیژنەی فتوا دەبێتە ئیتۆ ئەگەر لە حەقیقەتدا ئیتۆ نەبێ بەوەی نابێتە ئینسانی حەڵاڵ نابێت بۆ ئینسانی بۆیە خوای گەورە هەڕەشە دەکات دەفەرمێت فەما جەزاء من يفعل ذلك منكم دەبێ سزای ئەو کەسە چ بێ لە ئێوەکە ئەو کارە دەکە فەما جەزاء من يفعل ذلك منكم دەبێ سزای ئەو جۆرە کەسانە چی بێت کە ئەو کارە دەکەن لە ئێوە ها بە هێندێکی لە دینی رازین بە هێندێکی رازینین ئەوەی لە مەسلحەتی بێ پێی رازیە ئەوەی لە مەسلحەتی نەبێ پێی رازینی ئەوەی ئاسان بێ بنمونە لەگەڵ حەز و ئارەزوەکانی خۆی گونجێ جێبەجێ دەکا ئەوەشی کە لەگەڵ حەز و ئارەزوەکانی ناگونجێ ئامادە نییە گۆڕانکاری بە حەز و ئارەزوەکانی خۆیدا یعنی گۆڕانکاری بەسەر حەزەکانی خۆی دابێنێ دێ جاری وە ئاتی پشتگوێ دەخایان ئاتی پێچ و پەنا پێ دەکا بۆی لەگەڵ خۆی بیگونجێنێ خوا دەفەرمێت دەبێت سزای ئەو جۆرە کەسانە چ بێ جگە لە چی ئللا خیزیون فی الحیاتی دنیا ئللا سەرشۆڕی و سوگبوونی کەسەکەی لە دنیادا وازخە چونکە دەڵێن قاعیدەی عولەما دەفەرمون کەسی زاڵم بە هیچ شێوەیەکی خوای گەورە سزادانەکەی تا قیامەتی هەڵناگرێ ئللا لە دنیادا خوای گەورە بە نەوعێک هەر زەلیلی دەکا ئەو کەسەی ستەم لە خەڵکی دەکا خەڵکی دەکوشێ خەڵکی لە شار و ئاوەدانیەکانی خۆی بە دەردەنێ دەستدرێژی دەکاتە سەر ئەو خەڵکی فما جەزاء من يفعل ذلك منكم إلا خزي في الحياة الدنيا دەبێ سزای ئەو جۆرە کەسانە چی بێ جگەل لە سەرشۆڕی لە ژیانی دنیادا ئەوە یەک ويوم القيامة ولا ڕۆژی دوایشدا يردون دەگەڕێندرێنەوە ئەو کەسانە إلى أشد العذاب بۆ ناو تونترین سزا وما الله بغافل عما تعملون بە هیچ شێوەیەکی خوای گەورە بێ ئاگانیە لەو کار و کردەوانەی کە ئێوە دەیکەن بەڵام هیچ کاتێک تەمەن سزای دنیایی لە زیاتی قیامەتێ نییە ها بۆ کەسی بێباوەڕها بۆ کەسی خراپەکار و ستەمکار سزای دنیای تەنها بۆ ئەوەیە دڵی کەسە مەزڵومەکان خۆش بێت تۆزێک ها تۆزێک خەڵکی دیکە دەرس و عیبرەتی پێوەربگرێدنا ئەوەی قیامەتەیە لە شوێنی خۆیەتی جاخوا دەفەرمێ ئولئیکە الذین اشتروا الحیاة الدنیا بالآخرة ئەوانە کەسانێکن کە ئیشتەڕەو یعنی گۆڕیویانەتەوە ژیانی دنیا کڕیویانە ژیانی دنیا بەچی بە قیامەت یعنی دنیایان وەرگرتووە قیامەتیان دۆڕاندووە دنیایان بە گرنگتر بە چاکتر بە باشتر زانیوە لە قیامەتێ ئەوانە کەسانێکن کە ئیشتەڕەو حیاتە دنیا کڕیویانە ژیانی دنیا وەریان گرتووە ژیانی دنیا بەڵام بەچی
بقيامته طبعا أو بري خسارة من ديها جا كسك واي كرد به فلا يخفف عنهم العذاب سوق ناكري لسريان أو سزاي كخوا بويداناون طبعا لناو جهنم دا سوق بوني سزا نية بهيش يوجي يوم نقول لجهنم هل امتلأ أويدك عفوي صورتي أوكا فلن نزيدكم فذوقوا فلن نزيدكم إلا عذاب خواد فرمي بيتجن بوتان زياد ناكري جگە لە سزا هەتا داوا دەکەن سزاکەیان بۆ بگۆڕدرێ دەگۆڕدرێ بە یەکێکی سەختتر فذوقوا عفو ئەوەی ئێرە فلا يخفف عنهم العذاب سوگ ناکرێ لە سەریان سزا ولا هم ينصرون ولا هیچ لایەکیشەوە یارمەتی نادرێن و سەر ناخرێن صلى الله على سيدنا محمد آله وصحبه